بسم الله الرحمن الرحیم. هاوڕێیانم کاتتان باش، خۆشحاڵم کە لە میتینگێکی ئاوادا بە ئێوەی بەڕێز دەگەمەوە بۆی بتوانم سوودێک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەێنم. هەر لەسەر داوای بەڕێستان ئەم بابەتە پێشکەشەکەین کە بریتیە لە چۆنیتی دروستکردنی باشترین CV و هەروەها چۆنێتی ئەنجامدانی چاوپێکەوتن بۆ کار یاخود خۆ ئامادەکردن بۆ چاوپێکەوتن هەر لە خۆمادەکردنەوە هەتا کاتی چاوپێکەوتنەکە و چۆنەتی چاوپێکەوتنەکە خۆی. سەرەتا حەز ئەەکەم باس لە گرنگی CV بکەم بۆ بەڕێستان. لە ڕاستیدا CV ئێستا وەکو چۆنەڵی بەشێکی بووە بە بەشێکی زۆر زۆر گرنگ لە ژیانی ئێمەدا، بە تایبەتی بۆ ئەو تاکانەی کە گەنجن و ئەیانوێت بە دوای کارە ئەگەڕێن و ئەیانوێت کارێکیان دەستکەوێن و هەروەها بۆ ئەوانەی کە زانکۆیان تاواکرەیە خەڕیجنەوە هەر زۆر زۆر گرنگە، بەدەر لەمە بۆ خەڵکانی تریش زۆر زۆر گرنگە، چونکە CV چۆنەڵی پوختەیەکە لەسەر ژیان و چالاکی و ئەو لێهاتوانەی کە لە تۆیە هەیە بۆ ئەوەی پێشکەشی بەو لایەنەی بکەی کە کاری لەگەڵدا ئەەکەی یا تەوزیف ئەبی لەلایەن بۆ هەر مەبەستێک بێت کورتکردنەوەی کاتە، چونکە ئەو کەسەی کە یا هەر کۆمپانیایەک یا هەر شوێنێک کە ئەوێ هەلێکی کار بۆ کۆمەڵی خەڵک دابین بکات جارێ پێشان بە بڵێن ئەعلانی ئەکە ئەوێ من ئەڵێ من لە کۆمپانیەکەم هەلی کارم هەیە بۆ فڵانە ئیش، هەرکەس ئامادەیە با سیڤیەکانم بۆ بنێرێ. ئەگەر بڵێت هەرکەس ئامادەیە با بێ چاوپێکەوتنی لەگەڵا بکەین ئەوە بۆ کۆمپانیەکە زۆر زۆرەکە، لەوانەیە 200-300 کەس بچێ لەبەر دەرگای ئەو کۆمپانیایە بۆستێ، باشە ئەم خاوەن کۆمپانیایە ئەتوانێت چاوپێکەوتن لەگەڵ ئەم هەموو کەسیا بکە؟ بێگومان ناتوانێت. بۆیە پێش هەموو شتێ ئەڵێ سیڤیەکانتان بنێرن لەگەڵ ژمارەی مۆبایلەکانتان یا ئەتر هەر هۆکارێکی تر هی تەواصل بۆی وەڵامتان لێ بگەڕینەوە. بۆیە کورتکراوەیەکە لە چاوپێکەوتنەکان سەرەتا لەسەر ئەساسی ئەو سیڤیانە کۆمەڵی خەڵک هەڵ ئەبژێرن، واتە ئەگەر 150 کەس بۆ نمونە تەقدیم بک بۆ هەلێکی کار کە تەماشای سیڤیەکانەکەن لەم 150 سیڤە بۆ نمونە 50 CV هەڵەبژێرن. دواتریش دوایەوەی کە چاوپێکەوتنیان لەگەڵ ئەم 50 کەسەیە کرد لەوانەیە دوای چاوپێکەوتنەکەش تەنها 10 کەس لەو 50 کەسە هەڵبژێرن یا 5 کەس هەڵبژێرن. بۆیە CV گرنگێکی زۆر زۆری هەیە، وەکەوایە پێناسەیەکی خۆتت پێبێ کە هەموو چالاکی و هەموو ئەو شتانەی کە کردوتە تێدا تۆمار ئەەکەیت و حازری ئەەکەیت و دایەنەی بۆ کارێکی ئاها بۆی ئامادە بێ یان حازر بێ هەر کاتێک کە کارەکەت هاتە پێشەوە پێشکەشی بکەیت و بتوانیت لە شوێنێکە کار بکەیت. ئەجا دێنە سەر ئەوەی کە چۆن ئەو سیڤە ئامادە ئەەکەیت. سەرەتا بۆ ئەوەی CV ئامادەکەی ئەبێت کار و چالاکیت هەبێت، واتە تۆ هەر لەو کاتەوەی کە فام ئەەکەیتەوە کە درک بۆ شتەکان ئەبەی کە هەل لە بەردەم تا ئەرەخسێ باشتر وایە هیچ هەلێک نەفەوتێنی، هەچ هەلێکی دەورات، کۆرس، سیمینارات، محاضرات، کارکردن، خۆبەخشی، هەموو ئەم شتانەکە هاتە بەردەمت بە هیچ شێوەیە باشتر وایە نەیفەوتێنی ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێت کارێکی لەسەر بکەی. ئەنجا بۆ هەر شوێنێکیش لەم شوێنانە کە کردێت باشتر وایە یەکسەر تەئیدێک لە بەڕێوبەری ئەو شوێنە وەرگری کە تۆ کارت لەو شوێنەیە کردو. بۆ نمونە تۆ ئەچی کارێکی خۆبەخشی ئەەکەی لە خەستەخانەیەک یان لە دایرەیەک یا لە فەرمانگەیەک یا لە ڕێکخراوێک لە هەر شوێنێک کە کارێکی خۆبەخشیت کرد، ئەگەر بە پارەش تۆ ئەو شتە نەکەی وتمان خۆبەخشی کەواتە تۆ بەبێ بەرامبەر کردوتە، بەڵام با ئەم بێ بەرامبەرە نەبێتە ئەوەی کە تۆ حەقی ئەوەی لە خۆت بفۆتێنی کە داوای پشتگیریەکی لێ بکەیت. هەر ئەوەنە کارەکەت کرد یەکسەر داوا لە بەڕێبەرەکە بکە کە پشتگیریەکت بداتێ یا بڕوانامەیەکت بداتێ لەسەر ئەوەی کە تۆ ئەم کارت ئەنجام داوە. تەنانەت ئەتوانی بڵێ من پێویستم بە پشتگیریەکە بۆ ئەوەی لە ئەرشیفی خۆم هەڵی گرم. ئەتر ئەرشیف حتمما مەبەستت لە سیڤەکەی خۆتە، گرنگە و پێویستیت پێێتی و بە هیچ شێوەیە شەرم لەو شتە مەکات کە ئیشێکت کرد هەر ئیشێک بوو داوای پشتگیری یان بڕوانامەیەک بکە بۆی بەڵگە بێ لەسەر ئەوەی کە تۆ ئەم کارت کردووە. ئەجا دێنە سەر کەواتە تۆ پێویستە لەسەرت بە هەموو شێوەیەک هەڵ بدەیت تا ئەتوانی بەشداری لە کۆرساتی زۆر زۆر بکەی
بەشداری لە دەورات بکە، بەشداری لە سیمینارات بکە، بەشداری لەوەی کە کاری خۆبەخشی بکە، بەشداری بکە لەوەی کە کاریش بکەیش خۆبەخشیش نەبێ بە پارەش بێ، هەر کارێک بێت بیکەی بۆ ئەوەی خۆت دەوڵەمەندکەی لە تواناکان لە توانستەکان لە زانینەکان. ئەمانە هەمووی بە سیڤە تۆماری ئەەکەی. باشە ئێستا دێنە سەر ئەوەی کە چۆن سیڤ ئامادە ئەەکەی. طبعاً شتێک نییە بە ناوی سیڤ نمونەی یا سیڤە کە ئیتر ئەمە تەواو بەم شێوەیە نەبێ بە هیچ شێوەیە سیڤ یان لاواز ئەبێیان نابێ دروستکرەیە ئەو شتانە. سیڤێکیش نییە کە سابت بێواتە هەر بەو شێوەیە بێونە گۆڕی. سیڤ کۆمەڵە معلوماتی تێە سابتە لە هەموو شوێنێکە ئەو معلوماتانە گرنگە هەبێ، بەڵام کۆمەڵە شتیش هەیە گۆڕاوە بەپێی ئەو ئیشە ئەو شوێنەی کە تۆ تەقدیمی بۆ ئەەکەیت و پێشکەشی ئەەکەی ئەو گۆڕێ. کەواتە سیڤ سابت نییە و سیڤش نییە پێی بوترێت سیڤەکی نمونەی میسالی کە ئەمە ئیتر پێرفێکتە و بە هیچ شێوەیە ڕەفز ناکرێت. ئەم دووشتە نییە، بەپێی شوێنان ئەگۆڕێ، بەپێی بەهێزی معلوماتەکانی ئەگۆڕێ لە شێوازێکە و بۆ شێوازێکی تر. ئەسە دێنە سەر شێوازی سیڤەکە. شێوازی سیڤ طبعاً سەرەتا پێشەوە بچینە ناوەڕۆکی سیڤەکە باس لە لاپەڕای سیڤەکەکەین، واتە ئەو پڕەیە کە تۆ بۆ سیڤەکە ئامادەی ئەەکەی. ئیتر ئایا ڕای کێشی یان بە فایل بینێری یان هەر شێوازێک بێت، تۆ ئەبێ احتیاطی ئەوە دانەی کە ئەم سیڤە احتیمالە تۆ ڕای کێشی واتە پرێنتی بکەی و تەقدیمی بکەی، احتیمالە هەر بە ئۆنلاین بە ئیمێل بینێری بۆ ئەو شوێنانەی کە داوایەکە. لە هەموو حاڵەتێکدا تۆ لە لاپەڕێکی ئەی4 ئامادە ئەەکەی، لە لاپەڕێکی ئەی4 ئادای ئەنەی و سیڤ جۆری هەیە. طبعاً هەندێک کەس ئەچن بە بەرنامەی GPD شتێکی وایە بە PDF یا بە وۆرد بە هەر چیەک بێت کێشەنی ئەوە هەر شێوازێک بە هەر بەرنامەیەک تۆ بیکەی، گرنگ ئەوەیە شێوازی لاپەڕەکە یەکەم ئەی4 بێت و هەم فۆنتی ڕەنگەکە هینەکە خەتەکانی با بڵێن حەجمی خەتەکەی لە 11 بۆ 14 بۆ 15 بێ، لەوە زیاتر نەبێواتە حەجمی خەتەکەی گەورە نەبێ. سێ هەم ئەو خەتەی کە پێی ئەنووسیت گەورە هین نەبێ، خەتی با بڵێن ڕسمی بێت، ئەو خەتە فەرمیانە بێت کە زۆر جار بەحث و ئەو شتانەی لێ ئەنووسی، واتە خەتێک نەبێت کە ئەوەمە ئەل بێت یان زیگزاگ بێت یا بەنەوە ئەلبیا خەتی فارسی یا ئەم جۆرە خەتانە نەبێت. فۆنتەکەت با فۆنتێکی ڕسمی بێت، فۆنتێک بێت وەکو چۆن بەحث و شتەکانی پێ ئەنووسی بەو شێوە بێت. خاڵێکی تر ڕەنگا و ڕەنگی لە ناو سیڤدا، بەڕاستی ڕەنگی زەق و ڕەنگی زۆر و ئەم شتانە لە سیڤدا هیچ دەورێکی نییە، بگرە لەوانەیە ببێتە مای بێزارکردنی ئەو کەسەی کە سیڤەکە ئەخوێنێتەوە. ئەگەر ڕەنگیش داخڵکە هەڵ بدە دایمەن ڕەنگی مات، ڕەنگی هێمن، ڕەنگێکی باش داخڵکە ئەو هەروەها ڕەنگەکانش با کەم بن زۆر نەبن، واتە نەچی زەرد و سوور و پرتەقاڵی و ئەنە ئاشکال ڕەنگ تێکەڵ بە سیڤەکەت بکەیت. ئەمە لە ڕووی ڕەنگە و شێوازەکەشی هەندێک جار جۆر سیڤ هەیە لە بەشی سەرەوەی لاپەڕەکە لا کێشەیەک دروست ئەکرێ، لایەکی وێنەی خۆتی لێدانرێ، لایەکی کۆمەڵە زانیاری کە دێنە سەری چی ئەو زانیاریانە دادێ. لە هەندێک شوێنیشدا هەندێک سیڤ لاپەڕەکە ئەکەن بە دوو بەشەوە، لا کێشەیەکی باریک لە لای ڕاستەوە یا خود لای چەپەوە دروست ئەکەن کە ئەمە هەر ئەو لا کێشەی سەرەوەیە لە جاتیەوەی لەسەرەوە بێ ئەنج بە باری درێژیادا ئەندرێت، واتە لە لای ڕاستەوە بۆ لای چەپ. بەنسبەت وێنە لە ناو سیڤدا بەڕاستی خۆی باش نییە وێنە دابنرێت، باش نییە وێنە دابنرێت ئللا ئەگەر ئەو شوێنە خۆی داوای بکات. ئەگەر داوای نەکە باشتر وایە لە سیڤدا وێنە نەنرێت. لەگە ڕزمە بۆ ئێوە کاڵم بۆ نابینان بە تایبەتی بۆ نابینانە ئەوانەی کە کەم ئەندامن یا ئەوانەی کە کەمەنیان هەیە باشتر وایە ئەم شتانە دان نەنرێت، لەبەر ئەوەی هەندێک جار بە مجرد بینینی وێنەکە لەوانەیە یەکسەر انتباعێکی وها دروستکە بڵێ ئەمە ناگونجێت هەر بە بینینی وێنەکە، بۆیە باشتر وایە وێنە دان نەنرێت. ئەگەریش دانرا یا ئەو شوێنەش داوای کرد باشتر وایە وێنەیەکی ڕسمی دابنرێواتە ئەو وێنەیە کە بۆ معاملات ئەبێ، نەک وێنەی سێڵفی یا وێنەیە کە تۆ لە شوێنێکی گەشتیاریت یا وێنەیە کە تۆ جلوبەرگێکی ڕەنگا و ڕنگ و زەق و ئەو شتانە لەبەرایە. باشتر وایە وێنەکەت مرتب بێ، وێنەیەکی فەرمی بێ، وێنەیەک بێت وەک ئەوەی کە بۆ معاملاتی ڕسمی دایەنەی ئەو جۆرە وێنانە بێت. ئەو باشتریش وایە وەکوتم وێنەکەت بریتی بێت لەوەی کە ڕەنگا و ڕەنگەکانی یا جلوبەرگانەی کە لەبەردا جلوبەرگی ڕسمی بێت و ڕەنگەکانیشی مات و گونجاو بێت، ڕەنگی زۆر زەق و
وهانە بێت کە ئیتر بڵێ بۆ حەفلە دانراوەیە بۆ ئەو شتانە. دێنە سەر شێوازی سیڤەکە خۆی ئەنج ناوەڕۆکەکەی بزانم چی تێدا ئەنیت. لە سیڤە کۆمەڵی خاڵ هەیە گرنگە هەبێت. یەکەم پێشەکەی ئەوەی کە لە چوارگۆشەکەی وتمان ئەینووسین، ناونیشان، ژمارەی تەلەفۆن، ئێمێڵ، هەر هۆکارێکی پەیوەندیکردن بە تۆوە باشتر وایە لە پێشەکیە بنووسرێت. دوای پێشەکی بابەتێک دێتە پێشەوە پێوترێ ئامانج کە ئەمانە ئەستا هێوا شێواش ئەچینە سەری، ئامانجیش لە دێڕێک یا دوو دێڕپێک هاتووە و ئەم ئامانجێش بەردەوام لە سیڤیدا ئەگۆڕێت. واتە بۆ هەر کارێکە تۆ پێشکەشی بکەی ئامانجەکەت ئەگۆڕیت. شێوازی ئامانجەکەت یا ئەو نووسینێکە بۆ ئامانج نووسیتە بەپێی ئەو ئیشەی کە تەقدیمی بۆ ئەەکەی ئەی گۆڕی. خاڵێکی سر پلەی زانستی کە ئەم پلە زانستیە لە خوارەوەکە دایانەی وەکو زانکۆت لە چیزانکۆیەکە تەواو کردووە، چی کۆلێجێک چی پۆسپۆڕیەکت هەیە ساڵی دەرچوونت و عادەتەن ئەم پلەی زانستیەش هەمیشە لە تازەترین ئەو بۆ کۆنتترین ئەڕێواتە تازەترین بڕوانامە کە تۆ بەدەست تێناوە لە سەرەتاوە ئەینوسی دواتر ئەچیت بۆ بڕوانامە کۆنەکانت. خاڵێکی تر کە بریتە لە سیڤیدا گرنگە دابنرێت بریتە لە خبرات، ئەو ئەزمونانەی کە هەیتە، ئەو خبراتانەی کە هەیتە وەکو توانست یان ئەو خولانەی بەشداری تێدا کردووە، هەموو ئەمانە لە یەکێک لە بڕگەکانە ئەینوسی. خاڵێکی ترکە گرنگە لە سیڤیدا هەبێت بریتە لە مەهارات لێزانینەکان، واتە چ جۆرە لێزانینێک لە تۆدا هەیە وەکو زمان، کۆمپیوتەر، کامێرا، مۆبایل هەتا دوای. خاڵێکی ترش کە گرنگە لە سیڤیدا هەبێ ئەلبیانات شخصیە، واتە زانیاری کەسێتی تر. ئەم زانیاریانش ئێستا خاڵ بە خاڵدەی لەسەری و لە سەرەتاوە باسی ئەەکەین بزانم چی پێویستەدا بێت و چ پێویستە بنووسرێت. پێشەوەی بسمە سەر ئەوە وشەی سیڤی حەزەکەم پێتان بڵم. سیڤی واتە ئەلسیرە ئەذاتیە، کورتکراوەی دوو وشەیە کە پێ ئەوترێ کراکلم ڤیتای، واتە ئەسیرە ئەذاتیە. بزەبت بە کوردیەکەی نازانم، بەڵام پوختەی ژیانی تۆ، پوختەی بوارە زانستێکەی تو وەک ئەوەی پێوترێ ئەسیرە ئەذاتیە، واتە باسکردنی خۆت تەوان بە پوختەی نەک ژیان نامە، چونکە کەوتت ژیان نامە ئەوە دوور و درێژە، بەڵام ئەمە ژیان نامە نییە بەڵکو پوختەی کار و چالاکیەکانتە. با بینە سەر ئەو چوارگۆشەیە کە لەسەرەوەی لاپەڕەکە دانەی. طبعا ئێمە کە وەرد ئەەکەینەوە، ئەگەر من نمونەیەکتان بۆ باسکەم وەکو ئەوەی کە بە وەرد ئەکرێت، لە پێشە وەرد ئەەکەیتەوە، دوای لای ئاوت کلیکەکەیتە سەر لای ئاوت. طبعا کە وەرد ئەەکەیتەوە کۆمەڵی لایحە لەسەرەوە دانرا و کۆمەڵێ با بڵێن پەنجەرە هەیە یا کۆمەڵێ کلیل هەیە کە تۆ کلیکی لەسەرەکەی تۆ بۆی دیزاینی سیڤەکەت دابنەی. لای ئاوت ئەەکەیتەوە، دواتر مارجینسەکەیتەوە، دواتر بچووکترین مارجینسەکەیتەوە. ئەمە بریتە لە چی؟ ئەم لای ئاوتۆ ئەم شتانە بریتە لەو چوارگۆشەیە کە تۆ دروستیەکەی لە بەشی سەرەوەی سیڤێکە چوارگۆشەیەک دروست دەکەی. طبعا بە عەرەبیەکەی وەکی بڵێن جەدوەلێکە، هەنێ خانە هەیە تۆ جەدوەلی بۆ دانەی، لەم جەدوەلەیە تۆ جدولێکی دووخانەیی دانەی، دووخانەیەکەی ئەەکەی بە لاکێشەیەک لە لای ڕاستەوە بەشی وێنەیەکی بچووک دائەنەی، واتە کە ئەیکەی بە دوو بەشەوە ئەم لاکێشەیە لە لای ڕاستەوە بەشێکی بچووک دائەنەی بۆ وێنەکەت، لە لای چەپەوە نووسینەکانت دانەی. ئەمە لە کاتێکا گە تۆ سیڤەکەت بە عەرەبی بێت. ئەگەر بە ئەنگلیزیش بێت ئەوە لە لای چەپەوە شوێنی وێنەکەت دانەی، لە لای ڕاستەوە شوێنی نووسینەکەت دانەی. بەڵام وەکوتم باشتر وایە وێنەت دان نەنرێت ئللا ئەگەر شوێنەکە خۆی ویستی لێبێت. ئەگەر ویستی لەسەر نەبوو باشتر وایە وێنە دانەنەی تەنها لە ناوڕاستی یان لە لاتەنیشتی سیڤەکە بە هەردوو شێوازەکەی هەر ئەبێت سەرەتا پێش هەموو شتێ ناویستیانی خۆت ئەنووسیت. ئەم بەشەی سەرەوە کە پێ ئەوترێت زانیاری کەسێتی پێ ئەوترێت،
هینەکەی لە بەشی سەرەوە بڵێن ناوی خۆت ئەنووسی، موالیدی خۆت ئەنووسی، ژمارەی تەلەفۆن، بەریدی ئەلکترۆنی، هەر ئیمێڵێک کە دای ئەنە یا هەر ژمارەیە کە داینە ئاگادار بە ڕێک ژمارەی خۆت بێ و ئیمێڵەکەشت خۆت بێ هی خۆت بێ ئاگاداری ئیمێڵەکەشت ببە بە ئیمێڵەکەت ناوی خوازیار نەبێت، ناوی مستعار نەبێت، واتە ناوێک نەبێ بۆ نمونە گوڵی جوان یا شاری نازانم چیان هەناسایان بەهشتیانە هەر شتێک لەمانە کارە کاتە سەر ئەوەی کە انتباعێکی باش لەسەر ئەو کەسانە دروست نەکات کە سیرەکەت ئەخێننەوە باشتر وایە ڕون و شەفاف و ئاشکرا بیت، واتە ناوی خۆت یان موالیدەکەت یان هەر ژمارەیەکی تر دابنەی لەسەر ئەو با بڵێن ئەو بەشەی سەرەوە. ئەتر ئەگە ناوی شاریش بنووسی طبعاً باشترە، ناوی شارەکەت لە چی شارێک لە چی وڵاتێکە نووسی، ئاگداری ئەوەش بە کاتێک کە ژمارەتدا ئەنەی دائیمان لە پەنا ژمارەکە کۆدی وڵاتەکەت بنووسە، واتە هەر تەنها 1970 هەنووسە 00964 بە کۆدی عێراقە ئەوەدا ئەنەی دواتر ژمارە تەلەفۆنەکەت دا ئەنەی ئیمێڵەکەی شۆش وەکوتمان باشتر وایە لە ئێستادا هەموو کەس جیمێڵی هەبێت چونکە جیمێڵ زۆر کاری پێ ئەکرێت و جیمێڵدا بنەی باشترە. ئەنجا دێنە سەر ئامانج لە کارەکەت چیەمە تەڵەن دوای ئەوەی کە ئەم معلوماتت لە سەرەوە نووسی هەندێک جار وا باشترە لە بەشی لای ڕاستی سیڤەکە ئەگەر وەکوتمان وێنە و شتدانەی لای ڕاستی سیڤەکە ئەم بەشانە دابنەی ئەم نووسینانە وەکو باشێکی سەرەکی وەکو پێشەکیەک لە بەشی سەرەوەدا ئەنەی دوایتر دیتە خوارەوە بەشی ئامانج دێت. ئامانج چی تیادانسی تەنە نانووسی ئامانج تەنها لە دێڕێکدا یا لە کورتە دێڕێکدا ئامانج لە بە بڵێن لەم کاری خۆت ئەنووسیان لەم سیڤی خۆت ئەنووسی بۆ نمونە تۆ یا کورتێک دەربارەی خۆت ئەنووسیت تەقدیمی ئەەکەی بۆ کۆمپانیا یا بۆ ڕێکخراوێک با بڵێن ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەلی کاری هەیە بۆ کۆمەڵێک با بڵێن نابینا پێویستی بە کۆمەڵێک نابینایە بۆ دروستکردنی توێژینەوە بۆ نمونە تۆ لەوەیە ئەنووسی باسی خۆت ئەەکەی لێرەدا ئەڵێ من کەسێکم کە ئامانجما توێژینەوە با بڵێن گرنگی بە دروستکردنی توێژینەوە ئەدەم لەبەر ئەوەی کۆمەڵی زانیاریم دەستکەوێ و هەروە سوودێک بە نابینیان بگەێنم بەکەمەندامان بگەێنم بۆ نمونە یان بۆی بگەمە ئەنجامێکی باش دەربارەی کێشەکانی کەمەندامان ئەتر هەر شتێک لەم شتانە بک تۆ کورتێک دەربارەی خۆت بەڵام وەکوتم بە کورتی ئەینووسی لە دێڕێکدا یان لە نیو دێڕدا. خاڵێکی ترکە دوای ئەو شتانە ئەینووسی بریتە لە مؤهلاتی علمی یاخود بڕوانامەکان ئەو بڕوانامانەی کە تۆ بەدەستت هێناوە وەکوتمان بڕوانامە لە تازەترین بڕوانامەوە دەست پێکەی واتە سەرەتا چی تەواو کردووە ئەگەر تۆ کەسێکی ماستەر و با بڵێن دکتۆرا و ماستەر و بەکالۆریۆس و معهدت تەواو کردووە لە پێشە دکتۆراکە ئەنووسی ساڵەکەشی طبعاً دواتر ماستەرەکە دواتر بەکالۆریۆسەکە دواتر معهدەکە بێجگە لەم چوارشتە ناچی بنووسی من بڵێ ناوەندیم لە ساڵی ئەوەنە تەواو کردووە سەرەتایم لە ساڵی ئەوانە تەواو کردووە ئەوانە هەرگیز گرنگ نییە ئەسڵەن زیادەیە نووسینی ئەوانە چونکە تۆ بتەوە نەتەوە ناگەیتە بەکالۆریۆسیان معهد هەتا ئەدادی تەواو نەکردبێ لەبەر ئەو شتێکی ئاشکرایە و پێویست ناکە بە هیچ شێوەیە ئەو با بڵێن ئەو نووسینانە بکە یا ئەو بابەتانە بخەیتە ناو سیڤیەوە تەنها ئەگەر دکتۆرات هەیە بینوسە ئەگەر لە دکتۆرا یا لە ماستەر یا لە بەکالۆریۆس پلەکەت باشە امتیازە یان زۆر باشەیە بینوسە ئەگەر زۆر باشە ئەوانەی پێویست نییە پلەکەش بنووسی پێویست ناکە بنووسی تەنها بنووسی ماستەرم هەیە یا دکتۆرا یا خۆت بەکالۆریۆس. ئەنجا دێتە سەر دوای ئەوە خانەیەکی تر ئەەکەیتەوە یا بەڵێ خاڵێکی تردا ئەنەی بە ناوی ئەو خولانەی کە بەشداری تێدا کردووە. طبعا ئەم نووسینانەی کەوتم ئەم شتانەی کەوتم بگە ئەینووسی سەری مۆزوعەکە بە بۆڵت ئەینووسی تۆخیەکەیتەوە و ئەگەر حەجمی فۆنتەکەیش حەجمی خەڵتەکەیش یەک دەرەجە لەوانی تر گەورەتر بێ باشترە بەڵام باشتر وایەکە بە بۆڵت بە تۆخی بینووسی و خەتێکیش بێنی تێژێرە باشترە
دواتر زانیاریەکان ئەنووسی و زانیاریەکانیش باشتر وایە ژمارەیان بۆ دانەنەی تەنها داشێکدانە لە تەنیشتەوە و بڕوانامەکە بۆ نمونە یا خولەکانت بنووسە. دێنە سەر ئەو خولانەی کە بەشداری تێکردووە دائیمەن خولەکان کە بەشداری تێدا کردووە سەیری ئەو شوێنەکە کە تۆ تەقدیمت تێدا کردووە بزانم تۆ بۆچی تەقدیمت تێدا کردووە ئایا ئەم شوێنەی کە داوای کارت لێ ئەکا شوێنێکی بۆ نمونە ئیداریە داوای مۆزەف ئەکە بۆ بواری ئیدارە کەواتە یەکسەر تۆ لە پێش هەموو شتێ یەکەم دەورە کە چوبێتە بۆ نمونە خولی ئیدارەت ئەعمال لە یەکەم دانەوە بینوسە دایمەن بە دوای باشترین خۆن خولی TOT زۆر گرنگە دایمەن لە هەر شوێنێکدا سیڤیتان تەقدیم کرد ئەگەر خولی TOT تەواو کردووە یەکسەر لە یەکەم خانە یەکەم خاڵ CV خولی TOTەکە دابنێ و هەروەها ساڵەکانشی دیاری بکە هەر خولێکیش کە چویتەتە ناوێەوە هەر چیەک بێت ئەگەر بڕوانامەت هەیە دەربارەی و زانیاری باشت هەیە و ساڵەکانیت لەبەرە بینوسە بەبێت تەڕەدود بەڵام هەوڵدا دائیمەن ئەو خولانەی کە پەیوەندی بەو کارەوە هەیە کە تۆ تەقدیمت بۆی کردووە لە سەرەتادا داینە و دواتر خولەکانی تردانە دوای ئەوە دێتە سەر ئەو خولانە یا ئەو خول و سیمیناران تەبەن لە خولەکانە باسی ئەو سیمینارانش ئەەکە یا ئەو محازەراتانەی کە تۆ ئامادەی بوویتە دواتر دێتە سەر ئەو خولانەی کە تۆ پێشکەشت کردووە ئەگەر تۆ کەسێکی خولت پێشکەش کردووە یا سیمینارت پێشکەش کردووە باشتر وایە کە ئەو خولانە هەمووی باز بکەیت ئەگە تەنانەت محازەرەیەکیش بێت هەر هەمووی باز بکەیت و دائیمەن لەوێشدا بگەڕێ بە دوای ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کارەکەەوە هەیە سەرەتا ئەوانە دانا دواتر توانستی زمان تۆ چی جۆرە ئەچێتە قالبی مەهاراتەکان یان لێزانینەکان تۆ چی جۆرە لێزانینێکت هەیە توانستی زمان بۆ نمونە ئەگەر ئەزانی چەند زمان ئەزانی ئەگەر ئەم توانستی زمانە لە سەری شتەوەدانی طبعاً باشترە بەڵام ئەگەر لە خواریشەوە بێ هەر کێشە نابێت ئەتوانی دای بنەی ئەگەر تۆ لە 2 زمان زیاتر ئەزانی زمانێکیان زمانی دایکە دائیمان بنووسە کوردی لە بین 2 کەوانەیە زمانی دایک یان ئەگەر عەرەبی بنووسە عەرەبی لە نێوان 2 کەوانەیە بنووسە زمانی دایک یان ئەگەر فارسی لە نێوان 2 کەوانەیە بنووسە فارسی یا ئێرانی لە نێوان 2 کەوانەیە زمانی دایک ئەجا دوای ئەوە زمانی ئینگلیزی یان زمانی فارسی یان زمانی تورکی هەر زمانێک ئەزانی بینوسە و ئاستەکەیشی باشتر وایە بنووسی واتە زمانی عەرەبی نووسین و خوێندنەوە ئەگەر تەنها خوێندنەوەیە یان تەنها قسەکردنە نووسین خوێندنەوە قسەکردن یان نووسین و قسەکردن ئەگەر تەنها قسەکردن ئەزانی ئەتوانی بنووسی تەنها قسەکردن ئەگەر قسەکردن و نووسین ئەزانی ئەوە توانی بنووسی قسەکردن و نووسین بەڵام ئاگادار بە زۆر بە ڕاستیانە زۆر بە جدیانە وەڵام بەرەوە و هەڵ بدە درۆی تیامەکە چونکە لەوانەیە پرسیارت دەربارە بکرێ لەوانەیە تاقیکردنەوە بکرێ لەو بوارە بۆیە باشتر وایە ڕازگۆیانە بیت لەو بوارەدا چی زمانێک چی شتێک ئەزانی تەنها ئەوە بنووسە لەوە زیاتر مەنووسە دواتر ئەو توانستانەی تر یا ئەو مەهاراتانەی تر کە هەتا بۆ نمونە بێجگە لە توانستی زمان هەر توانستێکی تر وەکو با بڵێن کامێرا یان ڕاگەیاندن یان چاکردنی مۆبایل یان کۆمپیوتەر هەر بوارێک لەمانە ئەگەر شارەزایی تیا هەیە باشترە لە توانستەکانە بینوسین ئەنجا کە دێنە سەر ئەو کارە خۆبەخشیانەی کە تۆ ئەنجامت داوە هەر کارێکی خۆبەخشی لە ژیانتدا ئەنجامت داوە باشتر وایە بینوسی و هەوڵیش بدە لە ژیان تا بیکەی کاری خۆبەخشی هەر چیەک بێ بۆ نمونە ئێستا من لە سیڤەکەمە کاری خۆبەخشی ئەوەی کە ئیزافەی ئەەکەمە سەر سیڤەکەم ئەڵێم بەڕێوەبردننی کۆمەڵێک چاوپێکەوتن کۆمەڵێک میتین کۆمەڵێک کۆبوونەوە بۆ گروپێکی نابینایان دەربارەی خولەکان یان کۆمەڵ ئەو شتانێک کە ئێستا من لەگەڵ ئێوایەکەم هەمووی بەکاری خۆبەخشیدا ئەندرێت و زۆریش ئاساییە ئەینوسم و لە سیڤەکەمە تۆماری ئەەکەم بۆیە ئەم شتانش کاری خۆبەخشیە ئەتوانین بیکەیت بۆ نمونە تۆ وەکو خۆبەخشێک ڕۆیشتووی لە ڕێکخراوێک کاری با بڵێن پاکردنەوەت کردووە
ئەتوانی بیکەی وەکو خۆبەخشێک کۆمەڵک پۆستەراتت بڵاو کردوێتەوە ئەتوانی بیکەی وەکو خۆبەخشێک ڕۆیشتووی چەند ڕۆژێک لە سنتەرێکی ئۆتیزم کارت کردووە کارەکە چی بووە لەگەڵ ئەو کەسانەیە دانیشتوی لەگەڵ ئەو کەسانەیە جۆت لێگرتون هەموو ئەم شتانە بەکاری خۆبەخشیدا ئەنرێت و ئەتوانی بینوسی ئەمە پوختەی سیڤە CV ئەم معلوماتانە ئەم شتانەی تێبێت سیڤەکی باشە بەڵام تەنها ئەوەیە کەوتم خۆت دوور بگرێ لەوەی کە سیڤەکەت ڕەنگا و ڕەنگی زەق بێ کە وێنەکەت وێنەیەکی ناڕێک بێ کە خەتەکەت خەتێکی خواروخیچ یا فارسی بێ یان کۆمەڵێ خەت بێت کە بۆ چۆنەڵێ بۆ دیزایانی ڕیکلامی عەلامێکی تردات نابێ شتەکانت با تا ئەتوانی ڕسمی بێ و هەتا ئەتوانی معلوماتەکانت با کورت و بخۆت بێ و دێژەشی پێ مەدە ئەمە کورتەی CV باشترین CV چاکترین CV کە تۆ بتوانی تەقدیمیکەی ئەتر شکل و شێوەکەشی طبعاان بە پێی توانای خۆت ئەتوانی بیگۆڕی وەکوتم ئەتوانی لەسەرەوە لاکێشەکەی دانەی ئەتوانی لە لاتەنیشتەوە لاکێشەیەکی بۆ دانەی ئەتوانی هیچ لاکێشە شتیشی بۆ دان نەنەی تەنها ئەوەیە کە نووسینەکانی بەشی سەرەوەی پێشەکەکەی کە باسمان کرد لە لاتەنیشتەوە بینوسی لە لای چەپەوە دەست پێ بکەیت ئەوانی تر ئشتر بە شێوەیەکی ڕێکوپێک وەک چۆن نووسینەکانی تر ئەنووسی دێر بە دەر بە دوای یەکترا بینوسە و هەوڵ برە دائیمەن سەری دێر کە نووسینەکان نووسی لە سەری دێردا مەسافەیەکی کەم بەجێ بێڵە و ئەنج دەستکە بە نووسین لە دێڕی یەکەندا دێڕی دۆم و دێڕی سێم ئەگەر هاوتەری بە یەکتریش بن کێشە نابێت و هەروەها سەری مەوزوعەکانیش یا سەری بابەتەکان بۆ نووسە توانستی زمان یان توانستی یا لێزانینەکان یا ئەو بڕوانامانەی کە بەدەستم هێناوە یاخود ئەو خولانەی کە بەشداریم تێکردو ئەمانە هەمووی ئەبن بە سەری مەوزوع بە خەتێکی بۆڵت خەتێکی تۆخ و هەروەها ئەگەر حەزمەکەشی یەک ژمارە درێژتر بێت باشترە گەورەتر بێت باشترە و تۆختریش بێت پاشان ئەوانی تر بە تەسەلسل بینوسە و هەروەها هەڵ بدە بۆ بڕوانامەکان یا بۆ خولەکان ژمارە دامەنێت تەنها داشێک یا نقطەیەک دابنێ باشترە لەوەی کە ژمارە دابنێ هەڵش بدە CV دائیمەن لە 2 لاپەڕە بۆ 3 لاپەڕە زیاتر نەبێت ینی زۆر بگات سێ لاپەڕە چونکە CV دوور و درێژیش نەخوێنرێتەوە و ئەو تااقەتان نییە کە بخوێنرێتەوە ئەمە سیڤەکی نمونەیە کە تۆ بتانی تەقدیمی بکەیت بۆ شوێنێک کە وەربگیرەی و باشترینش ینی هەستەکەم ئەم ینی باشترە وەکوتم نمونەی نییە بەڵام ئەم سیڤ شێوازێکی جوانە شێوازێکی ڕێکپێکە بۆی بتانی تەقدیمیکەی بۆ هەر کۆمپانیایەکە هەر شوێنێکە پێویستی بە هەلی کار بێت هەندێک کەس هەیە باگراوندی فیلەکەی ڕەنگا و ڕەنگەکە بەڵام وەکوتم ئەگەر ئەوش بکەی ئاساییە و خاڵێکی تریش زۆر گرنگە باشتر وایە ئەو فیلەی کە دانەی چوارچێوەیەکی بۆ دابنێ بەڵام چوارچێوەیەکی ڕێکانی تەنها خەتێکی ڕەش یا هەست ڕەنگێکی تر بێ بەڵام ڕێنگێکی مات بێ واتە شین یان سڵزێکی ئاوامات ڕێنگێکی زەق نەبێ باگراوندەکەیشی بە هەمان شێوەتوانی بە هەست ڕەنگێک بێ بیکەی بەڵام ڕەنگەکان مات بێ و زەق نەبێت ئەمە سیڤە هیچ ئەو قورسە نییە کە ئێمە زۆر جار لێ ئەترسین تەنها ئەوەیە گرنگە کە هەبێت و ئەو زانیاریانشکە باسمان کرد گرنگە تێیدا تۆمار بکرێت بۆ تەسەلسولەی کە باسمان کرد